دکتۆر سەلام عەبدولکەریم شارەزای کاروباری تورکیا ڕاستەوخۆ میوانی ستۆدیۆی هێشتا. دکتۆر سەلام بەخێر بێت. سپاس دەکەم. ئەوترێ پەکەکە نیاز پاکی پیشانیا خۆی هەڵوەشاندەوە یان هەڵوەشێنداوە و پرسیارش لەکەم دواتر چەکیشی دانا هەنگاوی داهاتووی تورکیا لە بەرامبەر ئەم نیاز پاکی پەکەکە چێ بێت. بەنای خۆی گەورە میهرەبان سڵاو ڕێز بۆی بەڕێز و بینەران و بیسەرانی کەناڵی کورسان نیوز بێگومان ئەمە ڕووداوێکی گرنگە و کاریگەری و کاردانە و ڕنگدانەوەی لەسەر زۆر بوار و زۆر لایەن ئەبێت لەسەر ئاستی پرسی کورد و لەسەر ئاستی بارودۆخی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بێگومان ئێمە گەر بگەڕێنەوە بۆ گوتاری یەکەمی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بە خوێندنەوەی بۆ بارودۆخ واقعە تازانەی کە ڕوویاوە لە دوای ڕووداوی 7 ئۆکتۆبەرەوە بۆ لوبناان بۆ ڕوخانی سیستەمی سیاسی لە سووریایە و ئەو هەوڵانەی کە لە پشتی پەردەوە هەبوون لەسەر ئاسی وڵاتانی گەورە بە هەرێمی کوردستانیشەوە ئەمە پارتی کرێکارانی کوردستان و ڕابەرەکەی کە عەبدوڵڵا ئۆجەلانە وەڵامی ئەو بارودۆخەیاندایەوە و ئەو گۆڕانکاریە فکریانش کە هاتووە کە بژاردەی ئاشتی بژاردەیە کە لە هیچ خۆناغێکە پارتی کرێکارانی کوردستان پشتی لێ نەکردووە و بە دەرفەتێک و بە ئەمرازێکی زانی و بۆ چارەسەرکردنی پرسی کورد لە تەنیشتی خەباتی سیاسی و چەکداریدا و ئەوەشی کە ئێستا هاتوۆتە ئاراوە پارتی کرێکارانی کوردستان ئەم پرۆسەیە بۆ خۆتانە زانن دەستی پێ کردووە کە دەستی پێ کردووە نەوعەن ما وەکو شتەڵی مقایازە شت بەشتە و یەک وەکو چۆن لەی شت بەشتە ئێستا کە لەسەر پارتی کرێکارانی کوردستان وەساب و وەڵامی بانگەوازەکە ئۆجەلانی دایەوە دواتر دەسەڵاتدارانی تورکیا و ئەردۆگان و پارتی فەرمانڕەوا داوای ئەویان لێ کرد کە ڕاستپاردەکانی تری عەبدوڵڵا ئۆجەلان جێبەجێ بکە پارتی کرێکارانی کوردستان ئەوان جوابیاندایەوە کە کۆنگریان بەس لە 5 بۆ 7 ئەم مانگە و هەروە ئەم ڕۆژ ڕاگەنراوەکە کە خۆیان هەڵەوەشێنەوە لە ژێر ناوی پارتی کرێکارانی کوردستانە ئەو هەیکەل و پەیکەرە ڕێخستن و سیاسی و چەکداری ژەڵەوە شێنەوە دکتۆر ئەم قسەی و پرسیارێکی لا دروست کردم لە ژێر ناوی پارتی کرێکارانی کوردستانە خۆیان هەڵەوە شێنەوە ئەشێ حیزبێکی تر دروستکەن و دیسانەوە چەک هەڵگرنەوە ژێناوێکی ترە کاخاوە نەگەر سەیری ڕاگەنراوەکەی پارتی کرێکارانی کوردستان کەین تەنها ئەم دروستەیەتیان نییە یعنی پاکێت بە پاکێت شتیتایە و تەن ژمارەیەکی زۆر کۆد و پرسی گرنگیتیا وروژێنراوە ئەوێک لەوانە کە ئەڵێ هەموو چالاکیەکانی سیاسی و چەکدارەکانی لە ژێر ناوی پارتی کرێکارانی کوردستان ئێمە ئەزانین پرسی ناوگۆڕین یاخۆن دیاردەی ناوگۆڕینی پارتی کرێکارانی کوردستان دیاردەیەکی تازە نییە لە دوای گۆڕایەکی دەستگیرکردن و خۆڵبەستکردنی عەبدوڵڵا ئۆجەلان لە ساڵ 1990 بۆ بە کۆماجەڤاکی کوردستان لە باکووری کوردستان کە دەم پارتی و هەدەپە ئەوانە درێژکراوەی فیکری و بیر و بۆچوونی پارتی کرێکارانی کوردستان لە دەرکەوتنی جیاوازدا گۆڕاون لە ڕۆژاوای کوردستان ینی ناسنامەی پارتە سیاسەکان گۆڕانکاری کرا بەڵام بناغەکەی هەربیر و بۆچوونی عەبدوڵڵا ئۆجەلان پارتی کرێکارانی کوردستانە پژاک بە هەمان شێوە هەر مۆدێلەکە لە فکری سیاسی و خەباتی چەکداری بۆیە گۆڕینی ناو شتێک نییە بەڵام ئەوەی کە من لە شوێنێکی کەژە ئاماژە پێداوە خاڵی ئەوەیە لەسەری بۆسی مەسەلەی چەکدانانە ئایا بابەتەکەوەی ئەم چەکدانانە بە چەند خۆناغە ڕوا سێ خۆناغە چەند خۆناغە چەند کاتەکەی دیاری نییە دەڵێن ئێمە یەک شت هەیە کاک خاوەن ئێستا پەکەکە وەڵامی یاوەتەوە ئێستا تورکیا ئەبێ ئەو زمینە سازی یاسایانە بکات کە لە پەرلەمانەوە ئەگەر تێبینی ئەمڕۆ لێدوانەکانی وتەبێژی دەمپارتی بکەین پەروونبڵدان ئەندامی وەفدی ئیمرالی بکەین کە داوا لە پەرلەمانەکەن کە ئیتر ڕۆڵی خۆی بگێڕێ پەرلەمان ئەوەیە کە بێ زمینە یاسایەکان کە عەبدوڵڵا ئۆجەلان لە وتارەکەیە داوای کردووە پەکەکە لەم ڕاگەندرا داوای کردووە کە زمینە یاسایی بۆ چارەسەربوونی پرسی کورد و بەشداری سیاسی کورد دیموکراسیەت ئازادی یەکسانی کۆمەڵگەی دیموکراتی ئەمانە وردەکاری لەسەر بکرێ بێگومان ئەمە پەرلەمان ئەتوانێ بیکە و ئەمەش کە نقطەی گرنگە ئێستا کاخاوەن ئەوەیە کە داواکەن لە پەرلەمانەوە پەرلەمان بۆ خۆتە زانی لە هاوپەیمانی بەڵێ پەرلەمانی تورکیا لە هاوپەیمانی دەسەڵاتدار لەگەڵ کۆمەڵک لە پارتە سیاسی ئۆپۆزیسیۆنەکان بە هاوپەیم بڵێن فراکسیۆنی دەمپارتی شۆ پێکاتوە لەوێ ئەگەر بتوانێت زمینەی یاسایی و ئەو گۆڕانکاریانە ئەوەیە کە بێ گۆڕانکاری لە یاسای زیندانی سیاسەکان بکرێ گۆڕانکاری لە مافی هیوا بێتە ئاراوە بۆ عەبدوڵڵا ئۆجەلان و هەروەها دەستور گۆڕانکاری تێدا بکرێ هەموو ئەوانە ئەگەر بکرێ بەمەرجێک مەسەلەن چوارچێوەی یاسایی بۆ چارەسەربوونی پرسی کورد بە ڕێگەی ئاشتی دیموکراسیانە بێ پێم وایە بە بەراورد بۆ بارودۆخە تازانی هاتوۆتە ئاراوە بە بەراورد بۆ سروشتی سیستەمی سیاسی لە تورکیا بۆ کورد دەبێتە دەستکەوتێکی گەورە یەکەم هەنگاو کە هەموو تورکیا چاوی لەسەرێتی ئەبێ پەکەکە خۆی هەڵەشاندەوە ئێستا وایە ئەبێت چەکەکان دانێت پەکەکە لە ناو تورکیا نین وایە ئەوانەی کە هێزی شەڕکەرن گەریلاکان لە سنووری عێراق و تورکیان کوێتر
لە سنووری ئێران هەتا گاتە هەرێمی کوردستان ژاکە بەڵام بەڵێ تاوان ئەگەر ڕاگەندراوەکە تێبینیکەم بەس ئەڵێ لە ژێر نای پارتی کرێکەکانی کوردستان ئەمەش بۆ خۆی خاڵێکی ترە ئێستا پژاک ئەم ڕاگەیەنراوە نایگرێتەوە یا پەشە نایگرێتەوە ئەوانەی کە لە ڕۆژاوی کوردستان نایگرێتەوە کۆمەڵک بۆی ئەم شتانە تقریبەن وەکو چۆنەڵی وەستاوەتە سەر ئایا مەسەلەن تورکیا تا چەند وەڵامدانەوەی هەیە بەگوێری ئەم پرۆسەیە کە ئێستا تۆپەکە لە قاچی حکوومەتی تورکیای ئەو زمینە یاسایانە لە ڕێگەی پەرلەمانەوە بۆیە هەتا باسم کرد پەروین بردان و وتەبێژی دەمپارتیش جەخت لەوەکەنەوە کەیتر ئەبێ پەرلەمان ڕۆڵی بێگومان ئەمە ینی ئەم پرۆسەیە کاک خاوەن پرۆسەیەکی وردە یعنی تێبینی ئەگەر بکەی مثلەن کە ئەمە ڕاگەی هەر خاڵێگەر ڕوودا و پێشاتێک ڕۆدە ئەمریکایەتە سەرخەت ئەوروپایەتە سەرخەت تورکیا خۆیەتە سەرخەت کەواتە لە پشتەوە هەرێمی کوردستان بە سلێمانی و هەولێریشەوە وەکو مؤسسە وەکو پارتە سیاسیەکان و کەسی یەکەم لێرێتە سەرخەت قسەکە کەواتە ئەمانە نەوعەنمە هەرێکەوە بەشی خۆی ئاگای لە ئەم پرۆسەیە هەیە ئەم پرۆسەیە ئیتر ئەنج کاک خاوەن من لە میدیای تریش باسم کردووە ئەم بابەتە بەشێکی پێویستە بە چارەنووس و ئایندەی ڕۆژاوای کوردستانەوە ئێستا ئێمە سپاس دەکەم کاک دکتۆر بەس وەکو شارەزایەک وابزان دکتۆراکەش هەر لەسەر پکەکەیە یەکەم هەنگاو پێویستی بە چەنە کات بۆ ئەوەی چەکەکانیان دانێن کێ چەکەکانیان لێ وەرەگرێت ئەگەر لە سنووری عێراق بێریان وەرگێت هێزێکی هاوپەیمانانیان بۆ دانێن هێزێکی هاوبەشیان بۆ دانرێت ئەمە ئاسانە یعنی ئەم پرۆسێ بە شەو ڕۆژێ تاوا بێت کاک خاوەن ئێمە ناتوانین قسە لەسەرمە بکەین ئەوە خۆیان هەم پکەکە وەکو تەرەفێک بەڕابەتی عەبدوڵڵا ئۆجەلان و هەم تورکیا و ئەوانەی کە چاودێرن دەوڵەتە یا ئەو دەوڵەتانەی کە چاودێرن لەم پرۆسەیە ڕەنگە یان نەتەوێگرتوەکان ئەوانە ڕەنگە هەندێک وردەکاری ئەم پرۆسەی ئاشکرا نەکرێت لەبەرەوەی ئێمە ئەزانین چەندێک دۆستیەوە نەژنەیاری هەیە مەسەلەن ئێران ڕەنگە بە ئاسانی قوبوڵی نەکا مەسەلەن نفوزی لە سووریا کراوەتە دەرەوە ئەم و کارتانە لەژێر دەسی رووسیا کە لە سووریا کراوەتە دەرەوە گرفتی گەورەی هەیە لە شەڕی ئۆکرانیا ڕەنگە ئەوتێت هەر ئێرانیش بوو وەختی خۆی کە پەکەکە ویستی هەنگاوێک بنێت وتی ئێمە دەعمتانەکەین و وەرن لە بڵێن قوڵبوونەوەی هەندێک قۆناغی مێژووی بینی تورکیا و ئێرانە تورکیا بە ئاشکرا ئێران بە ئاشکرا داعمی پارتی کرێکەکانی کوردستانی کردووە لە ورمێ ڕادیۆی هەبووە برینارەکانی کردوون هەندێک جاریش بە برینار و تەسلیمی تورکای کردووە ئەمە لە پەیوەندی سیاسی بینی وڵاتانە ئەم وەرەقانە بە هەمان شێوە تورکیاش داعمی مجاهدینی خەڵقی کردووە حتا لەم دوایانە باز لەوە کرێ کە بڵێن مغازلەی دیموکراتی ئێرانی کردبێ پێشتریش ئەمانە بەڵام هی تورکیا ڕەگە بە ئاسی تورکیا ئێران نەگەشت بێتە ئەو کۆمەکی کردنانە. دکتۆر سەلام نمەیە زۆر کاتم نییە بەڵام زیاترین پرسیار و وەڵام لە جەنابەت وەرگرم. گەریلەکانی پەکەکە کە نزیکەی 47 ساڵە بەو شاخەوەن دوای ئەم بڕیاری هەڵوەشاندنە و چەکدانانە ئەبێ ڕووکەنەکوێ. بێگومان وکەوەی کە باسەکرێ بەسێ قۆناغا بشێکی لە شوێنە باز و گوتم کاگ خاوەن بەڕاستی ئەمانە وردەکاری ئەو پرۆسەیەن یا هەندێک قۆناغی هەستیارن کە ڕەنگە بە ئاسانی ناگرێتی لەسەر بکرێت بەبێ زانیاری باش نیە ئینسان لە خۆیەوە لێکدانەوە بکە ئەمانەوە کۆمەڵێک وەکتم وردەکاری قۆناغی هەستیاری و پرۆسەیەن ڕەنگە لە میدیا لە شوێنی تایبەتی خۆیان ناوە لە قۆناغی تایبەتی خۆیان ئەمانە باز بتوانرێک لێکدانەوەی بۆ بکرێت. کەواتە تورکیا جارێ وردەکاری باسکردونە پەکەکە ئەتوانین بڵێن حساسە ئەمانە ئەزانی بۆچی حساسە لەبەرەوەی ئیسرائیلیش بەمان شێوە ڕەنگە نەیەوێ چەکی پەکەکە لەژە دەسیبێتە دەرەوە ئێستا ناکۆکی لەگەڵ تورکیا هەیە. گەریلاکان ئەتوان بن بە ئەندامی حیزبێکی تری ئۆپۆزیسیۆن لە ناو تورکیایە بێگومان ئەو مێژوە دوور درێژەی سیاسەتی نکۆڵیکردنی کورد لە دامەزرانی کۆماری تورکیاوە بە ڕێگەی دەسوور بە ڕێگەی پەروەردە بە ڕێگەی مؤسساتی ئەکادیمی هەتا گاتە ململانی سیاسی ناو پەرلەمان و کۆمەلگا بە ڕەنگە ئاسان نەبێت کاک خاوەن لە فترەیەکی زەمەنی کەمە ینی زمینە سازی پرسی چارەسەربوونی کورس بچێتە پێشەوە و گەریلەکانی پەکەکە بن بە پارتی سیاسی ئەمە ڕەنگە لە داهاتووە قۆناغ بە قۆناغ ئەو بارودۆخ ئەوەن بێتەوە یعنی هەتا ئەم لەحزەیە کە من و تۆ قسەیتیاکەین لە ناو شەقامی تورکیا هێشتا نەتوانراوە مەسەلەن کورد وەک نەتەوەی قبول بکرێ لە ناو میدیایە نەتوانراوە قبول بکرێت لە ناو زانکۆکانە نەتوانراوە قبول بکرێت ناو پەروەردەیە ئەمە یعنی پرۆسەیە کە زۆری ئەوێ بۆی هەتا ئۆجەلان کە جەخت لە مەسلەی برایەتی تورک و کوردەکاتەوە مەسلەی پێکەوە ژیانەکاتەوە مەسلەی سۆسیالیزمی کۆمەڵایەتیەکاتەوە ئازادی یەکسانی دیموکراسی بۆ ئەوەیە یعنی دانان بە مافی کووردا بە وجودی ئینسانی کوردیا بچێتە ناو تەواوی جونگەکانی ژیانی کۆمەڵایەتی سەلامەوێت دەسەرم پرۆسەیە دو قسە
لە ڕاستیا جارێک زووە ئێمە پەکەکە هەنگاوی خۆی هاویشتووە کە ڕایگەیاندووە کۆنگرەی بەستووە ڕایگەیاندووە خۆی ڕەهەڵوەشاندووەتەوە ڕایگەیاندووە کە چەکدانێ ئێستا ئەبێت چاوەڕێ بکەین بزانین تورکیا زەمینە یاساییەکانی گۆڕینی ئیترەوە پێم وابێ کۆبوونەوە هەیە بڵێن شاندی دەمپارتی و ئەردۆگان و باخچە لێوانە کۆبوونەوە دەم کاتی چاوەڕوانیە هەر تورکیا بەردەوام بێت لە بەردومانکردن زين شو أنا منطقي حكومتي دولتي تركيا منطقي دولتها وجوازة يعني حتى دولتي تركيا سيستمي سياسي تركيا جوازة لإيران ولعراق ولسوريا جواز بو بيشتر يعني كم تردان بوجودي كردانا والزور سرسختانش دژی کورد وەساوەتەوە بۆیە دائما لە دوانەکانی دەوڵەت ڕەنگە زبر بن ڕەنگە تند بن پێویستی بەوە هەیە کە مخاتەبەی جەماهیری خۆی و ئەو بڵێن بێ بکاکەتیایە ئەژی و سیاسەتی تیاکەم لەملانێت تیاکە سپاس دەکەم دکتۆر سەلام عەبدولکەریم شارەزای کاروباری تورکیا ڕاستەوخۆ میوانی ستۆ 2 هەژبیت سپاس بۆ ئامادەبوونیت. سپاس بۆ ئێوەش.